بەڵێ بە پێی پێشبینیەکان لە نیوەڕۆی ئەمڕۆ بۆ ئێوارە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی خۆڵبارینەکە کۆتایی دێت. شەپۆلەکانی خۆڵبارین دوای کۆتایی هاتنی ئایا کەشوهاوا چی بەسەر دێت؟ پێشبینیەکرێت باران ببارێت؟ بەڵێ بەشتەبارەت بە بارانبارین پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژی ڕابردوو یەکەم باران ببارێت، بەڵام ئەو پێشبینیە پێچەوانە بۆتەوە. لە ئێستادا هیچ پێشبینیەک و هیچ بارانبارینە لە ئارادا نییە و سەبارەت بە خۆڵبارینیش تاوەکو یەکی 11 لە هەرێمی کوردستان گەر بارانی باش و پێویست نەبارێت لەگەڵ هەر نزمونەوەی پەستان و هاتنی بارستە هەوای سادی نوێ بۆ ناوچەکانمان دووبارە لە بیابانەکانی ڕۆژهەڵاتی سووریا و ڕۆژئاوای عێراق بای ڕۆژئاوا چالاک دەبێت و ئەگەرێکی بەهێزە لە چەند ناوچەیەکی کەمی هەرێمی کوردستان و عێراق شەپۆلی خۆڵبارینی لەوەی شەوی ڕابردوو بەهێزتر ڕووکات لە ناوچەکانمان لە ماوەکانی داهاتوودا. ئێستابار بە پلەکانی گەرمایە پلەکانی گەرما نزمبوونێکی بەرچاو بخۆیانەوە ئەبینن یان هەر بە جێگیری ئەمێنێت؟ بەڵێ لە شەوی ڕابردووە لە هەرێمی کوردستان قۆناغی چوارەمی دابەزینی پلەکانی گەرمان دەستی پێکردووە و یەکەم بارستە هەوای سادی ئەم ساڵ ڕووی کردووە لە ناوچەکانمان و چەق و هەستپێکاوی ئەو بارستە هەوا سادە ئەمڕۆ ڕۆژانی داهاتووە. پلەکانی گەرمە ئەمڕۆ بەراورد بە ڕۆژانی ڕابردوو بە ڕێژەی 6 بۆ 7 پلە دابەزیوە.